شارەزایەکی بوەریابووری نێودەوڵەتی دەڵێت عێراق ڕوبەڕووی ئاستەنگێکی دارایی قورس گەورە و مەترسیدار بۆتەوە و دەبێت هەرچی زووە لە ڕێگای چاکسازی ڕاستەقینە لەم ئاڵنگاریانە دوور بخرێتەوە. دکتۆر نەوار سعدی پسپۆڕ و شارەزای ئابووری نێودەوڵەتی ڕایگەیاند ئاڵنگاریە داراییەکان لە عێراق بەردەوام و لەم دواییانەشدا هەڕەشەکان لە سەقامگیری درا و نیگەرانیەکان لەسەر توانای حکوومەت بۆ پێدانی موچە لە مانگەکانی داهاتوودا گەیشتوونەتە لووتکە. ئەو پسپۆڕە دەڵێت پێم وانە کە بگەنە ئەو ئاستەی موچە نەدەن چونکە وەزارەتی دارایی یەدەگێکی هەیە کە لانیکەم بەشی نزیکەی 6 مانگ دەکات. بەڵام لەم دواییانەدا چەند داتا و پێوەرێک مەترسیەکانی زۆر جددی کردوتەوە. گرنگترین هۆکاریش ئەوەیە کە ئابووری عێراق تەواو پشت بە نەوت دەبەستێت کە سەرچاوەی سەرەکی داهاتی حکوومەتە. بۆیە لەگەڵ هەر دابەزینێکی نرخی نەوتی جیهانی دەبێتە هۆی کەمبوونەوەی ئەم داهاتە. ئەمەش فشارێکی زیاتر دەخاتە سەر بودجەی گشتی و ئەگەری کورتهێنانی دارایی زیاتر دەکات. ئاماژەی بەوەشکەر کێشەیەکی جددیش پەیوەست بە بەڕێوەبردننی دراوی بیانیەوە هەیە. بەو پێی قاچاقی دۆلار لە ڕێگەی هەندێک فرۆشگای نافەرمی و لاوازی چاودێریکردنی بانکەکانەوە خراپتر بووە. ئەمەش بۆ سەهۆی کەمبوونەوەی دۆلار لە بازاڕی ناوخۆ و کەمبوونەوەی نەختینەی گشتی. بۆیە ئەمانە کاریگەریان لەسەر سەقامگیری دراو هەیە و حکوومەت دەخاتە کێشەوە لە دابینکردنی موچە. بە تایبەتی زیادبوونی پشتبەستن بە یەدەگی نەختینەیی بۆ دابینکردنی ئەم کورتهێنانە. دەشڵێت کەرتی بانکی بەدەست نەبوونی متمانەی هاوڵاتیانەوە دەناڵێنێت. بەو پێی زۆرێک لە هاوڵاتیانی عێراقی پێیان باشە پارەکانیان لە دەرەوەی سیستەمی بانکی دابنێن، ئەمەش ئاڵۆزی زیاتر بۆ دۆخی دارایی عێراق زیاد دەکات. ئاماژەی بۆ ئەوەش کردووە بارودۆخی دارایی عێراق پێویستی بە هەنگاوی بە پەلەی چاکسازی هەیە کە بریتیە لە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات، باشترکردنی بەڕێوەبردنی داهات و بەرزکردنەوەی متمانەی هاوڵاتیان بە سیستەمی بانکی بۆ ئەوەی لە قەیرانی نەختینەیی دوور بکەوێتەوە کە کاردانەوەی فراوانی لەسەر ئابووری و کۆمەڵگا دەبێت.